دزێکی نەکبەت یادی لە دایکبوونی بۆ دزیەکەی پێشتری کردوێتەوە. لە کەرکووک دزێکی قیرسیچما وەک دەڵێن لە کوردەواریە بە ماڵێکەوە گرتوێتی ساڵێک پێش ئێستا ساڵی پار چۆتە سەر ماڵێک و کێبڵی کارەبا و جۆزە و پلاکی دزیوە، بەڵام دواتر دەستگیر کراوە لەلایەن دادگاوە بە 6 مانگ زیندانی حکم دراوە، دواتر بە کەفالەت ئازاد کراوە. سبەینێ یەکشەممە لە دادگای کەرکووک ئەم دزە محکەمەی هەیە، بەڵام ئەمڕۆ چۆتەوە سەر هەمان ماڵی ساڵی پار لەوێ دەستی کردوێتەوە بەوەی کە کێبڵی کارەبا و ئەو بابەتە کارەبایانە بدزێت، بەڵام دیسانەوە دەستگیر کراوەتەوە. پۆلیسی ئازادی سەرچاوەیەکیان بە 964 وت دزەکەیان دەستگیر کردوێتەوە، پیان وتووە کاکە تۆ بەیانی محکەمەت هەیە لەسەر کەیسەکەی پار، خێرەیسە هەمان ماڵت هەڵبژاردوێتەوە ڕۆیشتوویتەوە لەوێ دزی بکەی، وتوێتی وەڵای وەک ساڵی لەدایک بوونم لێ کردووە، ساڵی پار لەم کاتە من ئەو ماڵە ویستومە دزی لێ بکەم، ئێستا دیسانەوە هاتوومەتەوە بۆ ماڵە، بەڵام جارێکی دەستگیر کراومەتەوە بەیانی با کەیسەکەم بێ بە دوان و بزانم حاکم چی بڕیارێکم لەسەر دەدات.